ئەمڕۆ بە یاوەری کاک سامار بەڕێوەبەری گشتی حکوومەت و کاک یاسین بەڕێوەبەری گشتی دیوان و ستافی وەزارەت شەرەفی ئەومان پێشدا کە افتتاحی پرۆژێکی گرنگی حکوومەتی هەرێمی بکەین. بەحەقەت یەک پرۆژە سێ پرۆژە ئەویش لە ئێرەوە لە ماستەرپلانی پەرۆسخانەوە دەستمانکردنەوەیەکی کۆمەڵکییە لە چوارچێوەی ئەو هەموو کۆششانەی حکوومەتی هەرێمە بۆ ئەوەی کە ژێرخانی ئابووری وڵاتی هەرێم بەهێز بکەین وڵاتمان بەهێز بکەین بۆ ئەوەی گەشەسەرنی ئابووری بە شێوەیەکی باشتر ئەو کاتە دەرمیان ئەستاوی بە فراوانکردن و دانانی ماستەرپلانی پەروێزخان بۆ پەروێزخان بۆی بوونی تحقیقی بە تەواوەتی حازر بکەین. ئێمە ئەرزەکەمان بۆ کردیوە نزیکی 300 دۆلار ئەرزمان بۆ کردیوە لەگەڵ یەک کارەبامان بۆ تەمین کردووە کردتاوی ناو پەروێزخانمان کردووە لەگەڵیشیان لە حەوشکردنەوە ئاومان بۆ هێناوە پرۆژەیەکی زۆر گرنگ بە درێژایی 7 کیلۆمەتر ئاومان بۆ هێناوە. ڕێگاڵمانەکانی دەوروبەرەکە دەستمانکردنەوە چاکردنەوەیان لەبەر بینکارێتی حکوومەتی هەرێمە ماکرۆجادی تازە دروست بکەین. بردی بینی خۆمان و ئەو ئێرانمان داوا کردبوو ئەوانەی کە گرنگ بێت بۆ لەم 4 ساڵە بۆ ئەوەی بوونی تحقیق ئەم سنوورە لەڕووی ئابووریەوە بەهێزتر بکەین لە پەروێزخان و لە تیلەکۆ و لە پشتە حازرمان کردووە. ئەمڕۆ مەرجێکی لە خۆشمان کردەوە بە ڕەسمی هەڵبەتە ماستەرپلانی پشتە و تیلەکۆش حازرە سەبر ئەوانە دەست پێ ئەوەی کە گرنگ بێت لەم بەم بۆنێەوە دەتوانین بێت لە تەرتیبی کار هەری کار بۆ ئەم سنوورە زیاتر لە جاران جوڵەی بازەکانی زیاتر لە جاران و ئومێدەوارم بۆ گەرمیانی برینە بتوانێت بەشدارێکی گرنگ بکات بۆ ئەوەی کە خەڵکەکانەوە ئارامی واسوودەی پێ بکە و سنوورەکەش گەشەکردنی ئابووری پێویست بەخۆی پیرۆز بێت لە خەڵکی گەرمیان ئومێدەوارم ئەم هەنگاوە ناوی درۆتیشی بەدوایە بێت و تەفاسیلی ئەو ئیشە گرنگانەی کە لەم سنوورە کراوە تەفاسیلێکی دوان لە کارگەردەڵانەوە ئەوان بەڕاستی زۆر بوون نەخشانەوە لار وردەکاریەکانیشی هەیکات دەستخۆش کاکەوە دوو پرسیارمیان بوونەرم لە تەلەڤیزیۆنی ڕوودا و ئایا ئەوەی بەغدا بەنیاز دەبینێرێت بەشە بودجەی مانگی حوسەیرانە یان گفتوگۆی لەگەڵ تەواوی مانگەکان بودجەی مانگی 4 و 5 و 6 بەغدا بەنیازە چۆن بینێرێت ئێوە مامەڵەتان لەگەڵ بەغدا چۆنە باسی دوومچە ئەگرێ پێکەوە بنێرێت ئەمە لای ئێوە چۆنە بابەتە ڕاستیەکەی ئەم ڕۆژوەفتی ئێمە جارێکی چۆتەوە بۆ بەها ئەوەی کە چوت قسەی لەسەرەکەن شتی فەنیە ئەتوانم بڵێم لەلایەنی حکوومەتی هەرێمەوە هەموو ئەو داخوازیانی کە لەسەر هەرێم هەبوو هەمووی بە تەفسیل جێبەجێکراوە نەک لە ئێستاوە زۆر لەو پێش ئەوانە حازرکراوە بڕیارە ئەمڕۆ کۆبوونەوەیەکی تر لەگەڵ بەغدا بکرێت نەتیجەکان ئومێدەوارم بە دووری هەموو لایەکمان بێت چونکە لە بەنسبەتی حکوومەتی هەرێمەوە هیچ بیانوێت نەماوە کە لە ئێمە بکرێت حقیقەتێکیشەیە پێویستە بکرێت ئەو شتانی کە لە ئێمە داواکرێت پێم وانێ لە لای خۆیان هیچی جێبەجێکرا بەڵام بەنسبەتی هەرێمەوە ئەم داواکاری و داواکاریەکان هەرێمەوەی زۆر بە شەفافی ئامادەیە بۆ جێبەجێکردن. ئێستا گفتوگۆ لەسەر کارێک یعنی ئێوە حکوومەتی هەرێم بەرچاوبوونیتانەیە بۆ حکوومەتی عێراق بەم شێوازە مامەڵە لەگەڵێەوە ینی شتێکتان دەست کردووە لەم سێرە گەر خەڵک بەیزانێت لە 2013ەوە حکوومەتی بەغا حسارێکی لەسەر هەرێم داناوە ئومێدەواری ئەم حسارە لەم دوایە هەوڵ 23 مانگە هەڵنیشتمانیان بودجەی مانگی 6 وەرنەگرتووە ئێوە چاوەڕی بودجەی بەغان یا ناوخۆی خۆمان چییە بەشی ئەوە ناکات لەخێ بەشێوە ناکات پێم وایە سوالە سوالێکی ڕاستیش نییە چونکە تۆ سووس وەزانی چەند مانگی پەردەنەوە دەڕەوە
بەپێی قانونی بودجەش بێ داهاتی ناوخۆشە بێ لە سا پەنجای دەستی بکەن هەرچەند لە دوای ئەوان داوای لە سەداسەتی کرد کە داهاتەکەی جارانی هەرێم نەما ناتوانین من زوج لە وەزارەتی دارایی ئەعلانمان کردووە موضوعی بودجە و سوال لەسەر بودجە ئێستا لە موضوع پێویستە ئاراستەی وەزارەتی دارایی عێراق